سلااوتان لێبێت بینەرانی خۆشەویستی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵە. ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ. هیوادارم بەبێ هیچ کێشەیەک دەنگ و ڕەنگی ئێمە بگاتە لاتان، بەرخاترەوەی ئەزانم کە هاوڕێیانی هاوکارم تێکۆشاون بۆ ئەوەی کە هیچ کێشەیەکی تەکنیکیمان نەبێت و ڕاستەوخۆ دەنگ و ڕەنگمان بگاتە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئەمڕۆ جومعە 11 فەروەردین 11 بەدەرە. هیوادارم ئەو ئازیز و خۆشەویستانەی کە ئەمڕۆ ڕوویان کردێتە دەشت و دەمەن ڕۆژێکی خۆشیان برد بێتە سەر و نەحسەکانیان لە خۆیان دوور کرد بێتەوە، بە تایبەت نەحسی دوو کۆڕۆنای کۆماری ئیسلامی و کۆڕۆنایە کە کۆماری ئیسلامی هێنای بۆ ناو ئێران هەردووکی. بەڵام بە بڕوای من دوورکردنەوەی کۆڕۆنای کۆماری ئیسلامی ئەتوانێت هەموو کۆڕۆناکانی ترمان لێ دوور بکاتەوە. 42 ساڵە جەماوەری خەڵکی ئێران تووشی کۆڕۆنای کۆماری ئیسلامی بوون، هەرچەند خەڵکی کوردستان لە 12 فەروەردین مانگە یانێ دوێنێ 42 ساڵ بە لە ئێستا بە کۆڕۆنای کۆماری ئیسلامی نەیانوت، بەڵام ئەو کۆڕۆنا بەسەر خەڵکی کوردستان و ئێرانە سەپێندرا و جەماوەری خەڵکی کوردستان لە 42 ساڵی ڕابردوودا شان بە شانی باقی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە سەراسەری ئێرانە بەرامبەر بەم کۆڕۆنا مقاومەت و خۆڕاگریان کرد. هیوادارم ئەو کەسانەی کە ئەمڕۆ ڕۆیشتوونەتە دەرەوە لە ماڵ بەر لە هەر نەحسیکی تر نەحسی کۆماری ئیسلامیان لە خۆیان دوور کرد بێتەوە و ئێستایش دانیشت بێتن و بینەری بەرنامەی ڕاستەوخۆ ببوون وەکو هەموو هەفتەکانی ڕابردوو. هەروەکو ئاگادارن و ئەیبینن کاتی بەرنامەکەمان گۆڕاوە. ژمارەیەک لە ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ لە ناوەوە ئێران پێیان وتین و داوایان لێکردین، وتیان کە کاتی بەرنامەکە بۆ ئێمە گونجاو نییە. لەو کاتا کە ئێوە بەرنامەی ڕاستەوخۆ بڵاو ئەکەنەوە ئێمە لە سەرکارین. زۆر جاریش بووە ژمارەیەکی زۆر لە بینەرانی وەفاداری ئەم بەرنامەیە ئیش و کاری دەرەوەیان بەجێ هێشتووە و هاتوونەتەوە ماڵەوە و دانیشتون و بوون بە بینەری بەرنامەی ڕاستەوخۆ. ئێمە لەبەر خاترەوە ئازیز و خۆشەویستانە داوامان کرد لە بەڕێوەبەرانی تلویزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران کە ئیجازەمان پێ بدەن ڕۆژانی جمعە جێگای بەرنامەی فارسی و کوردی بگۆڕینەوە بۆ ئەوەی کە بتوانین بەرنامەی ڕاستەوخۆ تۆزێ درەنگتر بڵاو بکەینەوە، لەبەر خاترەوەی کە ئێوە ئازیزان و خۆشەویستان فریا کەوت بێتن و هاتبێتنەوە ماڵەوە و بوو بێتن بە بینەری بەرنامەی ڕاستەوخۆ. پێشەوەی کە بابەتەکانی ئەمڕۆمان دەست پێ بکەین، من داواکەم لە بینەرانی کە ئێستا بینەری بەرنامەی ڕاستەوخۆن، ئایا ئەم کاتتان بۆ گونجاوە؟ ئەگەر گونجاوە تکایە ئاگادارمان کەن. ئەگەر هێشتا گونجاو نییە دەتوانن پێمان بڵێن تا ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی شەبەکەهای تلویزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران جارێکی تر قسە بکەین و داوا بکەین بۆ ئەوەی کە بتوانین کاتی بەرنامەکە جارێکی تر وا دەستکاری بکەین کە لەگەڵ کاتی ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست گونجاو بێت. کەوا بێت هەم ماتڵیەوە بین ئێوە پێمان بڵێن زانین ئەم کاتەی کە ئێستا بەرنامەکە باتەوە جۆ بە فەسڵی بەهار
و درێژبوونەوەی ڕۆژ ئەم کاتە کە ئێمە بەرنامەکە بڵاوەکەینەوە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست گونجاوە یا گونجاو نییە. لە هەر حاڵە هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بوو بێت بۆ هەموو لایەکتان، هەرچە نەزانم مەوجی تازەی ویروسی کۆڕۆنا لە ئێران و ناتەوانی کۆماری ئیسلامی لە کۆنتڕۆڵ و مەهاری ئەو ویروسە یا شاید بە عەمد و حتمما عەمدیشی تایە، چون ئەوڕۆ وەزیری بێهداشتی کۆماری ئیسلامی داوای لێبوردنی لە کادری پزیشکی کرد کە بە دەلیلی واکسیناسیۆن نەکردنی بە مەوقع و هەروەها نەخستنە اختیاری ئیمکاناتی بەرگریکردن لە تووشبوونی کۆڕۆنا بۆ کادری پزیشکی و دەرمانی بوون بە باعیسی ئەوەی کە ژمارەیەک لە کادری پزیشکی گیانیان لەدەست بدەن داوای لێبوردنی کرد. ئەو داوای لێبوردنەی وەزیری بێهداشت ئیعترافە بە جەنایەت، ئیعترافی کۆماری ئیسلامیە بە جەنایەتێکە بە بڕوای من ئەبێ ئەم ڕژیمە هەموو دەسەڵاتدارەکانی لەسەر ئەم جەنایەتەی کە لە دژی کادری پزیشکی و باقی جەماوەری خەڵکی ئێران بە کۆنتڕۆڵ نەکردن و مەهار نەکردنی ویروسی کۆڕۆنا دەستی پێوە داوە محاکمە و مجازات کردیت. لە هەر حاڵە ویستم ئەوە بڵێم کە مەوجی چوارمی ویروسی کۆڕۆنا و بڵاوبوونەوەی لە سەتحی ئێرانە جێگەی نیگەرانیە، جێگەی نیگەرانی بەو معنایە لە کاتێکا کە وڵاتانی تر خەریکی واکسیناسیۆنکردنی جەماوەرن، کۆماری ئیسلامی پارەیە کە دەستی ئەکەوێت ئەیکا بە قوڕگ موشک دروستکردنە، موشکی پێ دروست دەکات ئەیداد بە ئەنساروڵڵا لە یەمەن بۆ ئەوەی کە عەرەبستانی پێ بکوتێت، ئەیدا بە حیزبوڵڵا لە لوبنان بۆ ئەوەی کە بتوانێت خۆی بەهێز بکات لە دژی ئیسرائیل، ئەیدا بە حەشد و شەعبی لە عێراق بۆ ئەوەی کە مزاحمت بۆ دەوڵەت و جەماوەری خەڵکی عێراق دروست بکات و هەروەها ئەیدا بە باقی تەرۆریستەکانی تر، بەڵام حازر نییە واکسۆنی کۆڕۆنا واردی ئێران بکات و جەماوەری خەڵکی ئێران واکسیناسیۆن بکات. ئەمە پێڵەن جەنایەت. لە هەر حاڵە ئەم جەنایەتە هەر ئێستاش لە ئارادایە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. کۆماری ئیسلامی کاری بووەتە ئەوە کە هەواڵی بڵاوبوونەوەی ویروسی کۆڕۆنا بڵاو ئەکاتەوە، لەوە زیاتر کارێ ناکات، لەوە زیاتر کارێک ناکات، فقط هەواڵەکانی بڵاوەکاتەوە. ئێمە نامانەوێت لە ناو خەڵکی ئێران و کوردستانە وەحشەت دروستکەین و وەحشەت پەراکەنی بکەین، بەڵام یەک واقعیەتە زانین، ئەویش ئەوەیە کە گیانی ئینسانەکان لە کۆمەلگای ئێرانە بۆ کۆماری ئیسلامی ئەسڵەن گرنگ نییە، بۆیان مهم نییە چ ژمارەیەک لە خەڵکی ئێران بەلاو بە پیر و بە ژن و بە پیاوەوە تووشی ئەم ویروسە ئەبن و گیانیان لەدەستدەن. بۆ کۆماری ئیسلامی ئەسڵەن ئەهەمیەتی نییە، چون ئەو ڕژیمە بە جەنایەت عادەتی کردووە. 42 ساڵی تەواوە ئەو ڕژیمە جەنایەتەکات لە دژی خەڵکی ئێران، لە دەهەی 60 بە کوشتنیان لە زیندانەکانە، لە باقی دەهەکانی ترا بەیەدامکردن و دەستگیرکردن و زیندانیکردن و لە زیندانە کوشتنیان کۆماری ئیسلامی بە جەنایەت عادەتی کردووە. ئەگەر ئەم ڕژیمە جەنایەت نەکات لە هەر چەشنێک و بە هەر وەسیلەیەک بێت، ناتوانێت ناوی کۆماری ئیسلامی بێتە بێ ناوی شتێکی تر بێت. هەر بۆ بۆنەوە بە بڕوای من لەم وەختە لەم کات و ساتە جەماوەری خەڵکی ئێران و کوردستان ئەرکی سەرشانی خۆیانە کە بۆ خۆیان بپارێزن. دەبیرتانە لە سەرەتای دەستپێکردنی ویروسی کۆڕۆنا کۆمیتەهای مەحەلات پێکات و بۆ ئەوەی کە بتوانین گیانی هاوڵاتیان بپارێزن. ڕاستە و دەما دەست بەکار بوون، بازێ ڕخنەیش لەسەرەوە بووکە
کۆمیتەهای مەحەلات خەریکن کارێکە ئەبێ ڕژیم بیکات ئەوان خەریکن ئەیکان و ئەی ئەنجامی ئەدەن و ئەرک لەسەر شانی حکوومەتیەکان کەمەکەنەوە دەبێ ئەوە بڵین کە ئەم حکوومەتە هیچ بەرپرسایەتی بە نسبەتی چارەنووسی جەماوەری خەڵکی ئێران و کوردستانەوە ئەستۆ ناگرێت هیچ ڕێگەیەک نامێنێتەوە جگەلەوەی کە ئەم بەرپرسایەتیە بکەوێتە سەر شانی خودی جەماوەری خەڵکی ئێران و کوردستان و بەتایبەت لە کوردستانە بە تەریقی ئەولا چون سیاستەکانی کۆماری ئیسلامی لە کوردستانە هەر هەمووی دوژمنکارانەیە سەبارەت بەو بابەتە حتمما زۆرتر قسەکەین بەڵام ئەمەوێت بە بینەرانی ئازیزی ئەم بەرنامە بڵێم کە ئەوە وەکو ڕووداوێکی گرنگ بوو کە باسمان لەسەر کرد مەسئلەیەکتر کە مەوزوعی بەرنامەی ئەم هەفتەیە مەسئلەی ڕفراندۆم کەمپەینی نا بۆ کۆماری ئیسلامی یا شۆڕشە ئەو بینەرانەی کە ئێستا بینەری بەرنامەی ڕاستەوخۆن ئەگەر باسییان سەبارەت بەم مەوزوعە هەیە دەتوانن یا تەماس بگرن یا پەیام بنێرن بۆ ئەوەی کە سەبارەت بەم بابەتە بە یەکەوە قسە بکەین لەم ڕۆژانە یا لەم هەفتانەی ڕابردووە کەمپەینێک بەناو کەمپەینی نا بۆ کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات دەستی پێکردووە کێ دەستی پێکردووە کێ لە پشتیەتی ئەهدافی ئەو کەمپەینە چییە ئەو کەمپەینەی نا بە کۆماری ئیسلامی چیمان پێڵێت ئایا داخوازیەکانی ئێمە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە چوارچێوەی ئەو کەمپەینە دابینە ئەگەر دابین نییە ئێمە دەبێت چ بکەین لە پەنا ئەوە حەسەنی ڕۆحانی باسی ڕەفراندۆمەکات بۆ چارەسەرکردنی کێشەکانی کۆماری ئیسلامی ڕەفراندۆم بکەین ئایا ئەمانە ڕاهکاری ئینحرافی لەم هەلومەرجە نین بۆ ئەوەی کە خەباتی خەڵکی پێکار و زەحمەتکێش لە ئێرانە کە هاتووەتە ئاستێکی ترەوە بە هەڵا ببەن و بربەستی بکەن ئەمە و مجموعەیە پرسیاری تر پرسیارمانە کە داواکەین لە بینەرانی ئازیز و خۆشەویست لە باسەکەی ئەمڕۆە بەشدار بن تا بتوانین لەسەر ئەم مۆزوعە بە یەکەوە قسە بکەین بینەری خۆشەویست کاک بێهروزی ناسری لە نۆروێژە و نووسیوێتی سڵاوت لێبێت کاک فەرهادی خۆشەویست ماندوو نەبیت ئێستا لای من لە نۆروێژ سعات 5:15 و با تەوەجۆ بەکار ئەو ئاڵوگۆڕە لە سعاتی بەرنامە زۆر باش و مناسبە سپاس بۆ تۆ سپاس بۆ هاوڕێ بێروزی ناسری خۆشەویست خۆشحاڵ ئەبین کە ئێستا کە کاتی بەرنامەکە بۆ جەنابت و ژمارەیەکی زۆرتر لە بینەرانی خۆشەویست لە دەرەوەی وڵاتیش گونجاوە و لەسەر کار هاتوونەتەوە دەتوانن بینەری بەرنامەی ڕاستەوخۆ بن بەشداری باسەکانی بابەتەکەیشمان بن هەروەکو عەرزم کرد لە چەند هەفتەی ڕابردووە کەمپەینێک لە ژێر ناوی کەمپەینی نا بۆ کۆماری ئیسلامی و لەلایەک تریشەوە حەسەنی ڕۆحانی باسی ڕفراندۆم و کێشەکانی کۆماری ئیسلامیەکات و لەلایەکی تریشەوە ئێمە شاهدی خەباتێکی بەرینی کرێکاران و جەماوەری خەڵکی زەحمەتکێشی ئێرانین کە ئەگەر دەوری تازەکەی لەبەرچاو بگرین لە دەیمانی ساڵی 1396ەوە دەستی پێکردووە هەروە ئێدامەیە بووە لە ئابانە دەورێتتر ئەوجی گرتەوە و دوای ئابان مانگیش تا ئێستا هەر درێژەی هەبووە ساڵی 1399 بەر لە 1400 ئێمە شاهدی خەباتێکی گستەردەی کرێکاران لە هەموو بەشەکانی ئێران بوو ئایا بەم سەتحە لە مبارزە
کەمپینی نەبوو کۆماری ئیسلامی مبهەم گۆنگ ناڕۆشن لەلایەن لیبرال و سەرتانە تەڵەبەکانەوە خەریکە هەدایەتەکرێت بربەستێک لەسەر ڕێگەی ئەم خەباتان نییە تکایە ئەو بینەرانێککە سەبارەت بەم باباتە ڕەئی و بۆچوونیان هەیە و ئەیانەوێت ڕەئی و بۆچوونەکانیان بگاتە گوێ باقی بینەرانی تر فەرمونون بینەرێکی ئازیز و خۆشەویست نووسیویەتی سڵاو کاک فەراد عەزیز خاستی سڵامەتی ئومیدوارم هەمیشە ساخ و سڵامەت بی من شۆڕشی جەماوەریم بەدڵە خەڵک ئەبێ خەباتی خۆی دەست پێ بکە ئەشێ فەعالانە بتوانێ هێز و کاری بۆ بکەین بێشک شۆڕشی جەماوەری بە دەستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەکرێت کەوابێت هیچ کەسێک ناتوانێت لە شۆڕشی جەماوەری سەهەمخوازی بکات بەڵام ئەگەر شۆڕشی جەماوەری نەبێت چون من ئەوڕۆ بەر لە دەستپێکردنی لێرە ئەو نوکتەبا وەکو پەرانتزێک باس بکەم وەکو بەر لە دەستپێکردنی بەرنامەکە خەریک بوو ئەهدافی ئەم نابۆ کۆماری ئیسلامی ما کەمپینی نابۆ کۆماری ئیسلامی ما کە ڕووی لە کیە یەکێ لەو کەسانگەلەیەکە کاک بێروزی بەڕێزە و کاتت باش هەموو کاتێک و باش خۆشحاڵم لەوەی کە بەشداری باسەکەی بەرنامەی ئەمڕۆمانیت باسەکە منزورت کەمپینی نابۆ جمهوری ئیسلامیە بەڵێ فەرموو کاک بێروزی بەڕێز بینەرانی خۆشەویست بینەرێک بۆمان بنووسێت کە ئایا دەنگی هاوڕێ بێهروزی ناسری ئەگات بە ئێوە هەر یەک کەلیمە چون لای من بەڵێ دەنگت بڵاوە بێتەوە وابزانم دەنگت بڵاوە بێتەوە کێشەمانی فەرموو بەڵێ کاک بێروز ئیجازە فەرموو کاک بێروزی بەڕێز ئیجازە فەرموو بینەرێکی خۆشەویست لە شاری سنەوە بۆی نووسیوی نا لە سنە دەنگی نییە من قەت یەکەم ئەم جارە و کە زەنگت داوا من تەلەفۆنێکی ترم لە بەردەستە بەوا جواب ئەدەمەوە ئەڵێ ئیجازە فەرموو بابزانم بینەرێکی ترمان ئەڵێ چی ئێوارە باش دەنگ ئەوە شتێکی ترە بەهەرحاڵ لە سنەوە بۆیان نووسیوین کە دەنگی هاوڕێ بێروز بڵاو نابێتەوە ئێوە فەرموون جارێکی تر زەنگ بدەنەوە من بە تەلەفۆنێکی تر جوابتان ئەدەمەوە تا هاوڕێ بێهروز جارێکی تر تەماس ئەگرێتەوە من لێرە و ئاوای لەکەین وە دیارە ئەومان بۆ ناچێتە سەر لەگەڵ کاک بێروز من ئاوای لەکەم بۆ وای لێ هات
کاک بێروز تکایە فەرمو هیوادارم ئەم جارە کێشەمان نەبێت لەگەڵ دەنگەکە. داوای لێبوردنەکەم لە بینەرانی ئازیز و خۆشەویست ببورن، وا دیارە کێشەیەکمان هەیە لەگەڵ تەماسەکەی هاوڕێ بێروزی ناسری. تا ئەو کێشە چارەسەرەکەین لەگەڵ هاوڕێ بێروزی ناسری، چەند پەیامێک هاتووە، با بزانم پەیامەکان چیمان پێڵێن. بەڵێ هەر کولەن دەنگی خۆیشم نییە، بینەری عزیز لە ناوەوە دەنگی خۆم نییە یا دەنگی هاوڕێ بێروزی ناسری نییە. کاک بێروز ئایسە فەرمو قسە بکە. ئەلو کاک بێروزی ناسری. بەڵێ بەس دەنگی من هەیە، بینەران ئەڵێن کە دەنگی خودی من هەیە، دەنگ هەیە لە سنە، دەنگ خۆت هەیە، بەس دەنگی من هەیە. ئەوەی کە کێشەمان هەیە دەنگی هاوڕێ بێروزی ناسریە. هیوادارم بتوانم خۆم بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی لەگەڵ بگرم لەگەڵ هاوڕێ بێروزی ناسری. بەڵێ زۆر سپاس، هاوڕێیان نووسیویانە دەنگی خۆت هەیە. لە کوردستانیشەوە نووسیویانە دەنگ نییە، فقط دەنگی هاوڕێ بێروزی ناسری نییە. ئەوە چارەسەرەکەین. هاوڕێ بێروز ئەگەر لە دەنگم ئەبیسیت لێرە و مەجارێکمان پێ بدە، با چەند پەیامێکە گەیشتووەتە لامان ئەو پەیامانە بڵاو بکەینەوە، من هەوڵە دەم بە شێوەیەک لە شێوەکانی تر تەماست لەگەڵ بگرم. ئەو تەماسەمان بۆ جێبەجێ نابێت دەبێەوە، ئەوەمان بۆ جێبەجێ نابێت لە ڕێگایەکی ترەوە. من هەوڵە دەم بۆ ئەوەی کە لەگەڵ هاوڕێ بێروزی ناسری ئیجازە فەرمونون لە یەک لەحزا من جێبەجێکەم. هەر ئێستا ئەوە کاک بێروزی خۆشەویست، ئەوە جێبەجێم کرد. هاوڕێ بێروزی خۆشەویست، ئەوە جێبەجێ بوو بە شکڵێکی تر. ئێستا وابزانم دەنگت هەیە. بەڕێزان هاوڕێ بێروز قسە ئەکات، ئەگەر دەنگیان هەیە تکایە فقط یەک کەلیمە بڵێن هەیە یان نییە. بێروزی ناسری فەرموو کاک بێروز. کاک فەرهاد سلااو لەبێ، هیوادارم کە ئەو کەرەتەی مشکلی فەرمیمان نەبێەوە بتوانم کە دەنگی من بگێت. پێم وانە مشکلمان بێ، فەرموو. زۆر باشە. من دەرابچەکەشاریدا کە کردراوە ڕێفراندۆمی. سپاس بینەرانی خۆشەوی، سپاس. دەنگ هەیە، بەڵێ فەرموو کاک بێروز. خۆش دەرابچارێک کە تۆ نووسیتە چونشینەوە مهمە وەداین حاڵە مەجموعەیەک بەحسیشی لێ بۆتەوە. بەڵێ و لەو ئەخرێنشداەوە کە چەند مانجەکە و کەمپینی نابە جمهوری ئیسلامی لەلایەن تێداری لە حساب و کوریشا و لێ ئەوانە سپاس بۆ بینەران. پەیامەکانتان گەیشت کە دەنگی هاوڕێ بێروز لە ڕوانسەر هەیە، لە سنە هەیە، لە کوردستان هەیە، لە هەموو جێگایەکەیە. زۆر سپاس. زۆر باشە، فەرموو. زۆر باشە، دەستخۆش. زۆر باشە، دەستخۆشەوە. من دەنجی تۆ
کافرەندستا دەنگ باشە بەڵێ دەنگتان باشە فەرموون زۆر باشە جا بەحسەکەی منەوەی با تۆزی بۆ کەمپینانەی کە وەڕێ کەوتون وەداین حاڵشدا مجموعەیەک لە هەم فعالینی سیاسی و ئەحزابی چەپ مۆزعی ئینتخابیان گرتووە نسبەت بە کەمپینی نا بە جمهوری ئیسلامی و هەمزەمانیش هەمزەمان دەڵێ ڕوحانیش هەتا بەحسی ڕفراندۆمی مەطرح کردووە مەزمانەوە ئێمە سنەتەن ئێمە سنەتی حیزبی کۆمونیست ئێران و کۆمەڵەش هەمیشە مبلغی ئینقلابێکی ئینقلابی لە خوارەوە بووین ئینقلابی کرێکاران زەحمەتکێشان بووین و هەمیشە ئێستاش بە خۆتی خۆی باقیەوە هەردوو بەڵام بەحسی منەوەیە کە سەرڕایەوەی کە ئێمە تەبلیغی ئینقلاب دەکەین بەوەی کە بەحسانێک کە هەمیشە لە تەلەڤیزیۆن ڕادیۆ بڵاو دەبێتەوە خەڵکینە بۆ خۆتان بەهێزی خۆتان دەتوان ڕزگار ببن متشکل بن متحد بن بەڵام بەغیر زەوانە لە بەوای من لە ڕوانگەی سیاسیەوە ئێمە نابێ زۆر لە ڕوانگەیەکی بەرتەسکەوە فکر بکەینەوە و نەزەر بدەین بۆ بڵێن یا ئێمە ڕەشوسپی بکەین یا ئینقلابی ئیجتماعی یا ئینقلابی کرێکاران و زەحمەتکێشان یا هیچ و هەرچی بۆ ژوازی کوتی ئێمە دەبێت نەی پێ بڵێن بە نەزەری من ئێمە نابێ وا بکەین چی بکەین جابا پێ دڵم من مەقالەیەک ئەخیرا نووسیوە ڕۆژێدا دەیخەن شارم بەوەش کردووە کە ئێمە تەجروبەی تاریخی لە تەجاربی تاریخی وڵاتان کە من نمونەی نۆروێژم هێناوەتەوە نمونەی نۆروێژەوەیە کە لە شەری دووەمی جەهانیدا نۆروێژ لەلایەن نازەکان ئەشغال دەکردرێ وەختێککە ئەشغال دەکردرێت جنبشی مقاومەتێک بە وجود دێ کە لەو جنبشی مقاومەتەی حیزبی کۆمونیستی نۆروێژ و حیزبی کارگەر حیزبی دێقانان مجموعەیەک ئێمە بە زمانی سیاسی ئێرانیەکان بڵێن چەپڕاست لە جنبشی مقاومەتیدا بەشدار بوون فعالی هاوکاریان دەکرد لەگەڵ یەکتر وەختێک نازەکان شکست تێدەخۆن ئەو هاوکاریە هەتا جێگایەکی دیکە ئیدامەی پێدا دەکات نۆروێژێکی کەمێک وێرانکراوی فەقیر ئەو هەوکارێ باعث بەوە دەبێت کە ئەوان لەسەر بەرنامەیەکی مشترک یعنی منزورمەوە چەپ و ڕاستی نۆروێژ لە شەری دووەمی جەهانیدا بە دوای تەوابوونەکەیدا لەسەر بەرنامەیەکی مشترک بێنیوی بەرنامەی ئەوەی کە بە نۆژی پێدەڵێن فەلس پرۆگرامەیە بەرنامەی مشترک ساغ دەبنەوە ئەو بەرنامەی مشترکە چەندی خاڵی دەبێت خۆ تەمان هەموو خاڵەکانی قابل دیفاعن مثلا ئەو بەڵام زۆرێک لەو خاڵانەی کە عەلەیهی فەخر زۆداییە عەلەیهی بۆ ئاوادانکردنەوەی وڵاتە کۆمونیستەکان دەگەڵ ئەحزابی دیکە متحد دەبن بۆەوەی کە وڵاتەکان ساخنەوە زۆر باشە ئێمە ئەمە عینی ئەو بەحسە بێنین درستە تاریخ وەکو یەک تکرار نابێتەوە نۆروێژ و ئێران فەرقی هەیە بەڵام ئێمە لە جەوهرەکەی دەتوانین استفادە بکەین جەوهرەکەی ژەوەیە کە نە ئەوەی کە ئێمە واردی ئیتحاد و هەوکاری مستەقیمی حیزبی بین بەڵام لە عین حاڵدا بەبێ ئەوەی کە واردی ئیتحادین زۆر باشە ئێمە دەتوانین خواز لە مقابل بۆرژوازیدا قەرار بدەین ئەوان ئێمە بەنەیەکەی نەڵێن زۆر باشە ئێوە دەڵێن نا هەرەوە خەڵکی کوردستان 42 ساڵە نەیکردووە بە جمهوری ئیسلامی و ئێوە ئەو نەیە خەڵکی کوردستان بەڕسمیت بناسن و وەختێککە ئەوە بێ بەرە بەبەرە خواستەکان زیاتر مەطرح دەبێت ناڕۆشنە کات بێروز بەحسەکە لەسەرەوەیە ئاخر لە نەزەر منەوە ناڕۆشنە بەحسەکەی ئێوە مەسەن بۆ نمونە ئەو نکتەی بەڵام پێداگرتن لەسەر حقوقی دموکراتیک دەتوانێت چەپڕاستی لەسەر بەتەوافق بگە حقوقی دموکراتیک یعنی ئازادیهای سیاسی یعنی بەڕسمیەت ناسینی حەقی تەشەکل یعنی بۆ ئەوە کە ئەسلی مەطلب چییە لە ڕوانگەی منەوە ئەسلی مەطلب ئەوەیە کە جامعەی ئێران نەفەسێکی لە فەزایەکی سالمدا تەنەفوس بکە فەزای سالم تەنەفوسی لە فەزای سالمدا یعنی لە جێگای خۆیبوونی حقوقی دموکراتیکی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەگە قرارە تەغیرێک بدرێ ئەگە قرارە ئاڵوگۆرێک بە وجود بێ ئەو خەڵکە دەیکەن کۆمونیستەکان لازمە کە فعالی شرایطێک بن کە ئەوە بخۆڵکێنن جاستا تۆ فەرموو چۆی ناڕۆژ من پرسیارەکەم ئاوایە یەکێ لە ئەهدافی ئەم کەمپەینە ئەڵێ پەیوەستکردنی ئێران بە جامعەی جەهانی باشە دوو دەڵێت تەحقق ئازادیە دموکراتیک دەرئایەندە بەرای هەمەی ئیرانیان با هەر پیشینەوە باوەڕی داوت لە هەر کەسێک کە مخالف ڕژیمە تەفاوتی بینی
ئەم مانیفستە لەگەڵ مانیفستەکەی زمانی قیامی 1357 کە دەیکوت شاه برەوەت و شتێکتر ڕۆشن نەبوو چییە کاک بێروزی بەڕێزم؟ بەسێکە هەیە لە نێو چەپی خۆماندا هەیە ئەویش بەسی عەلەی نەقدی هەمە باهەم بوودنە ئەمن لەسەر ئەو نەزەریەی چەپ کە چەپی ئینقلابی ژەوە دەکە من نەقدم هەیە ئەو نەزەری چەپ ئەوەی کە دەڵێ هەمە باهەم غەڵەتە بە نەزەری من دروست نییە چاولەکە ئێمە تەبەقەی کارگر لە ئێران تەبەقەیەکی ئیزۆلەی غێری ئیجتماعی نیە تەبەقەی کارگر تەبەقەیەکی ئیجتماعیە و تەواوی هەڵسوکەوتەکانی ئەو جامایە ئەو کۆمەلگایە رەبتی هەیە بە ژیان و کار و مناسباتی کرێکار و زەحمەتکرد لە جامای ئێراندا بەس دەرنەتیجە بەحسەکە لەسەر جامای ئێران ئەلعانەکانەوە ئەو بەحسی زۆر لێ دەبێتەوە لەسەر ئەوەیە یەکێک لەو بەحسانە ئەوەیە کە ئەوە نەزەری شخصی منە خۆ دەتوانێت بێن نەقدێکیان قەید ناکە بەنظری من تەبەقەی کارگەری ئێران تەبەقەیەکی بەتەنیایە و مبارزاتەکەشی هەر بەتەنیایە و بۆ ئەوەی کە مبارزەی تەبەقەی کارگەر لە ئێراندا بتوانێت سەحی سەراسەری بەخۆی بگرێت دەبێت کاری بۆ بکەیت کاکە جان ئەلعانەکان ئەتووە هەر کرێکاری هەر شرکەتێک بێ زۆر مبارزاتی جەسوورانەیان کردووە بەڵام هەر لەو چارچێوەی مەحدودیدا ماوەتەوە زۆر باشە ئەگە کرێکاران لە ئەهواز و حوتەپە و لە زۆر شوێنەکان مبارزەیەکی زۆر قارەمانان دەکەن ئەی کرێکاران لە شوێنەکانی دیکە لە شارەکانی دیکە لە چۆن بۆی کە دیفاعیان لێ بکات خەڵکی دیکە لە چۆن خەڵکی دیکە خەڵکی غێری کرێکار خەڵکێکە لەگەڵ ئەو سنفە لەگەڵ ئەو ڕشتەیە کارێنین لە چۆن کە دیفاعیان لێ بکەن بڵێن کاکە ئەو خواستەشی بەرحەقە و ببێتە هەمەگانی بەح لەسەرەوەیە خواستەهای دموکراتی خواستەهای بەرحەق دقیقاً دەبێت بێتە هەمەگانی بۆ ئەوەی کە بتوانێت جێگیر ببێت من قسەکەم ئەوە بوو بڕوانە کاک بێروز لە ساڵی 1399 بە پێ ئەو ئامارانەی کە سەبت کراوە زیاتر لە 1500 ئێعتراز و ئێعتسابی کرێکاری لە ئێران سەبت کراوە باشە ژمارەیەک لەو ئێعتراز و ئێعتسابە کرێکاریانە سەراسەری بووە مەسەڵەن بۆ نمونە ئێعتسابی کرێکارانی پەیمانی شرکەتی نەفت و پترۆشیمی ئێعتسابێکی سەراسەری بوو ئێعتسابی ڕانندەگانی کامیۆن ئێعتسابێکی سەراسەری بوو ئێعتساب و ئێعترازاتی بازنشەستەکان کە دەهەمین مەوردی هەفتەی ڕابردوو بەرگوزار بوو سەراسەری بوو دێمە ئێعترازاتە سەراسەرین ئێوە چۆن ئێژن ئێعترازی کرێکاران محدودە و لە چوارچێوەی کارخانە و مەحەللا ئەمێنێتەوە ڕاستە ئەوە قبولەکەم کە لە ساڵانی ڕابردووە وا بووە بەڵام لە ساڵی ڕابردووە و بەرەبەرە هەرچی هاتووینەتە بەرەوە ئەم سەراسەری بوون و هەماهەنگ بوونە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتری کردووە ئێستایش هەر ئەم جمڵە ئەڵێم جا ئێوە فەرمون و دوایش با بزانین باقیبی من نەرانی تر نەزەریان چییە ئەویشەوەیە من لەسەر ئەو بڕوایم لە ساڵی 1400 ئەگەر ئۆپۆزیسیۆنی چەپ و سۆسیالیست لە ئێرانە بەڕاستی بتوانێت تەحەڕۆکی لە خۆیەوە نیشان بدات مبارزە بۆ بردنەسەرەوەی حەق دەستەکان کە 4 مەرتەبە ژێری حەدە ئەقەلە 4 مەرتەبە ژێری خەتی فەقرە دەتوانێت مبارزەیەک بێت کە هەم هەماهەنگ بێ هەم سەراسەری بێتەوە ئایا ئەو زەرفیەتە وجودی هەست لە بزوتنەوەی کرێکاریە کە بە قسەکەی ئێوە من زاویەم لەگەڵی هەیە بزوتنەوەی کرێکاری تەنیا نەبێنێتەوە لە جامای ئێراندا زەرفیەت لە بینی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشدا ئەو جنبشێک ئێمە باسی دەکەین زەرفیەت بۆ پۆتانسیێلهایەکی یەکجار زۆر گەورە وجودی هەیە لەسەر زەرفیەت دەستان قسەی دەدەنێت تازیگای کە دەگەێت سەر سەراسەری بوون مەسەلەن ئەو نمونانەی کە تۆش دێنێ کاک فەرەجە مەسەلەن کرێکارانی شۆفیرهای کامیۆن و کامیۆنداران و مەزمانەوەکەوە سەراسەری بەڵام ئەو سەراسەری بوونە فەقەت لە چوارچێوەی ئەو ڕشتە مشەخەسە کارێدا محدود بووتەوە مەسەلەن بەحسەکەی منەوە زۆر باشە ئەگەر کرێکارانی شۆفیرەکانی کامیۆن و کامیۆنەکان لە سەراسەری ئێران کە سەراسەری بە قەولی خۆش دەڵێت سەراسەری بووەوە تەحەسونیان کردووە ئایا کرێکاران لە ڕشتەکانی دیکە
هەمبەستەجی خۆیان بە شکلێک لە ئەشکال بۆ ئەوان نیشانداوە یا نیشان نەداوە زەحفەکە دەوێدایە هەرچەند کە کرێکاران کە مەسەلەن لە یەک سنفی مشخصدا لەسەر سەراسەریشدا هاتنە گۆڕێ حمایەتی سنفەکانی دیکەی بەدواوە نەبوو باسی من لەسەر حمایەتی ئیطلاعیە نییە باسی من لەسەر حمایەتی عملیە کە بتوانێت تەسیر دابنێ بۆ ئاڵوگۆڕی جامعە تەسیر دابن لەسەرەوە ئایا ئێستا وەکوونە وەزعێتەکە وای لێ هاتووە کە مەسەلەن لە خەڵکی غەیری ئەو ڕشتەیە کە وەختێکە دەبیستنەوە فلانە کرێکارانە لە فلانە کارخانەی اعتصابیان کردو خەڵکێک کە مەسەلەن دەوێژدا کار ناکەن بەڵام دفاعیان لێ بکەن بڵێن حەقیانە وەک ئەو خواستانێک کە ئەوان بۆیان مبارزە دەکەن وی اعتصابی بۆ دەکەن و تەزاوراتی بۆ دەکەن حەقی خۆیانە و دەعینی هەڵدا سەمپاتی خەڵکی شار و شارەکانی دیکەشی بۆ بەوانێک ببێ ئەگە کرێکارانی کامیۆن چاولێکێت ئێمە بۆیە دەڵم سەرحی سەراسەری معنای واقعی هەیە ئەو تەزاوڕاتان و ئاکسیۆنانەی کە لە دەیبا و نازانم چەند ساڵەوە پێشەوە کە کردران سەد و چەند شاری گرتەبەر دەبێت دەو عەرسەیەدا ئاوا بێ مبارزاتی کرێکاری بۆ ئەوە کە بەحسەکە لەسەرەوەیە زەحفەکە لەسەر ئەوە نییە لەسەر تعدادی مبارزات تعدادەکە یەکجار زۆرە بەڵام لەسەر پەیوەندی ئەو مبارزاتانە بە یەکترەوە بۆ ئەوە کە سازمان بدا بۆ ئەوە کە ببێتە تەشەکل و تەشەکولێکی سەراسەری کە بتوانێت تەبەقەی کرێکار نمایەندەجی بکات مشکلەکە ئایا دەوێتە کامێروزی بەڕێز جا بەعرضت بکەم زمینە و پۆتانسیێلی ئەو کارە وجودی هەیە کەما ئینکە ئەتۆ نمونەی حەقدەستەکان تێناوە کە دەڵێ مەسەلەن مبارزە بۆ حەقدەست زۆر باشە فعالینی کرێکاری فعالینێکە لە مەحەلدان کۆمونیستەکان سۆسیالیستەکان دەتوانن بیر و بۆچوون و ڕەوشێک و متۆدێک لە کار بگرنە پێش کە ئەو متۆدە بەسیج کننده بێت وەختێکە بەحسی دەستمزدەکەی زۆر باشە فعالین و لێزانانی ئاگاهانی کرێکاری بێنن وەختێکە دێنن دەڵن حەدیاقەلی دەستمزدی کرێکاری دەو شرایطێدا ئەو ڕقەمەیە چەندە 8 میلیۆنە 10 میلیۆنە ئەو 10 میلیۆنێک کە تۆ باسی دەکەی و دیفاعیلی دەکەی کار وەرهەجار ئەوە شاملی هەموو کرێکاران دەبێت بە کرێکاری کۆمۆنیست و ناسیۆنالیست و مەذهبی و سەندیکالیست و مەجموعەوەوانە و فعالینی کرێکاری کاری بۆی نەبێکە ئێمە نابێت کارمان بۆی بکە کرێکاران چه بیر و بۆچوونێکیان هەیە ئێمە دەبێت کارمان بەدەستهێنانی ئەو ئەرزشە مادیانە بێ کە ئاڵوگۆڕی مثبت بە وجود دێنن لەسەر ژیانی کرێکاران با فکرەکەی هەر فکرێک ببێ ئێمە دە پرۆسەدایە کە مبارزەی فکریش هەر ئەنجام دەدرێت بەمانایەوە نییە بەڵام منجورم ئەوەیە کە دەبێت وەختێک ئەو جەهاتە ببێ ئەتۆڕەوەشێک ببینی کە بەسیج کنن دەبێت بەڵێ ئەو ئەوانەکە هەیە کاناڵی پێ بدێت و چەشمەنداز ڕۆشن زۆر چاکە کاک بێروز لێرە لەبەر خاطر ئەوەی مەجموعەیەک زۆر پەیاممان بۆ هاتووە پرسیارێکت لێ ئەەکەم پرسیارەکە دواتر جوابی بدەرەوە شەرت نییە ئیسە جوابی بدەیتەوە ئێستا ئەچمە سەر پەیامەکانی تر پرسیارەکەیش ئەوەیە دواتر منزورمەوەیە ئەتوانی بیری لێ بکەیتەوە لە درێژێ بەرنامەکە جارێکی تر من تەماست لەگەڵ ئەگرم و تۆ جوابم بدەرەوە ئەی ئەگەر ڕشتەکانی تر پشتیوانیان نەکرد لە خەباتی ڕشتەیەکی کرێکاری مەسەڵەن وەکو کرێکارانی پەیمانکاری شرکەتی نەوت و پترۆشیمی باشە دەی ئێمە مجازین هاوکاری بکەین لەگەڵ بورژوازیە ئەگەر بەرداشتەکەی من لە قسەکەی بەڕێزت دروست بوو بێت ئەویش ئەوەیەکە پێمان ئەڵیت کاکە گیان تەبەقەی کرێکار چەپ و سۆسیالیست نابێ خۆی مەحدود و قەتیس بکاتەوە لە ناو فەقەت مبارزاتی خۆیان بورژوازیشەیە لیبراڵەکانیشان سەڵتەنە تەڵەبەکانیشان کەمپەینێکیان وەڕێخستووە دەی باشە با ئێمەش گۆشەیەک لەو کەمپەینە ئۆکەی لێ بدەین قەیناکە لە حاڵێکە ئێمە ئەزانین ئەهدافی ئەو کەمپەینە چەسی من ئەمڕۆ گوێم گرتووە بۆ یەکێ لە کارشناسانی ئەو کەمپەینە ئەڵێ ڕووی ئەو کەمپەینە لە وڵاتانێکە کە کۆماری ئیسلامی خەریکی تەعامڵکردنە لەگەڵیان تێ من ئەڵێم ئەگەر کۆماری ئیسلامی لەگەڵ ئەو وڵاتانە کە ئەم کەمپەینە ڕووی لەوانە وەکو ئەمریکایەکان و ئوروپایەکان کە ئەمڕۆ دانیشتنی مەشوەرەتیان بووە و ڕۆژی سێشەمە لە ویەن جارێکی تریەکە بین و کۆمە ئەمریکایەکانیش لەو کۆبوونەوە بەشداریەکەن هەرچەند دەڵێن مذاکراتی غێرە مستەقیمە
چیلۆ کەمپەی نامێنێتەوە. ئەگەر ئیجازە فەرمووی چۆن پەیامێکی زۆر هاتووە بە ئەو پەیامانە بخوێنینەوە و گویان بۆ بگرین شاید بینەری تریش بێوێ قسە بکە من دوارە تەلەفۆن بۆ بەڕێز دەکەمەوە. قبول؟ زۆر باش. هەر بژیت هاوڕێ بێنووزی خۆشەویستم هەر بژیت. بینەرانی خۆشەویست زۆر زۆر سپاس بۆ سەبر و حەوسەڵەتان. مەجموعەیەک پەیام هاتووە شاید جۆراوجۆر بێت و مەتاڵبی تریش لە نەزەریا بێ. سڵاو کاکە فەرهاد، ئێوارە باش. دانێک بە ناو فڵانە کەس لە ئاوایی باینچۆ من ناوی نابم بووگە باعیس مەردم مەوادی مخەدر ئەفرۆشێ خواهێشەن بیخوێننەوە تەزەکوری پێ بدەن. ناوەکەی ناخوێنمەوە چون ئێمە ناتوانین لێرە و کەس متتەهەم بکەین، بەڵام ناوەکەی لای من مەحفوظە. قەوڵت پێ ئەدەم لێمان ڕۆشن بووەوە چۆن ئێمە لە ئاوایی باینچۆ دۆست و نزیکمان هەیە. پرسیارمان کرد ئەگەر حەقیقەتەکەەوە بوو قەوڵت پێدەم بینەری ئازیز و خۆشەویست لە باینچۆوە حتمما تەزەکوری پێدەین، ئەوە ئەتوینانت بێت. ئەو کەسێک کە مەوادی مخەدر بڵاوەکاتەوە. ئەگەرمەوە بۆ سەر پەیامەکان، پەیامێک هاتووە لە ناوە تەبیعەتەن. کاک فەرهاد عەزیز مەمنون از بەرنامەی خوبتون. عزیز من کدام بهداشت کدام وزیر تو این چندین سال میگه مردم برای رژیم مهم بوده، چندین سال مردم مردن میگن روز انتخابات از خونه بیرون نیایید. اصلا واسه رژیم مهم نیست کسی بیرون بره یا نره. کدام سازمان جهانی و بین المللی نظارت میکنه؟ عزیز من تنها راه نجات از این میکروب و ویروس که 40 سال ایران، البته 42 ساله چه نیه، ایران را گرفته تنها به خیابان آمدن و خیزش مردم است. با این رژیم تنها با حرف گلوله و خشونت باید حرف زد. جز این باید همین فقر را تحمل کنیم. همه باید بیرون بیان. لأن نفرین بر آن انسان ها که به کشتن به کشتن و فقر رأی میدن. دیگه حرف زدن بس است. 42 ساله همه پیر شدیم. مگر انسان چقدر عمر میکنه؟ با حرف چیزی درست نمیشه. برنامه اگر مقدور باشه باز هم 1 ساعت دیرتر شروع بشه بهتره. بژین. زۆر سپاس بۆ بینەرە عەزیز و خۆشەویستە بۆ پەیامەکەی. تەبیعەتەن ئەگەر لە من بپرسی من ئەڵێم حەق لە خیابانە وەرەگیرێت. چارەنووسی کۆماری ئیسلامی لە شەقام دیاریە بگێت. بەڵام شەرتەکەی ئەوەیە کرێکار و زەحمەتکێش بۆ ئەوەی کە بتوانن بێنە خیابان و کەمتر ئاسیب پەزیر بن لە بەرابەر خشونەتی کۆماری ئیسلامیەوە جێگای خۆیەتی ڕێکخراو بن لە شوێنی کاریان، لە شوێنی ژیانیان، لە مەدرسە، لە دانشگا، لە هەر شوێنێکە جەماوەرێک لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش هەیە ئەبێ ئێمە ڕێکخراو بوون و بە ڕێکخراوی بینە دەرەوە بۆ سەرشەقام و بەرامبەرەکی بکەین لەگەڵ کۆماری ئیسلامیە. ئێمە خشونەت تەڵەب نین، بەڵام ئەزانین سەرمایەداریش بە ئاسانی دەسەڵاتەکەی بەرنادات و ئەوە کە ئێمە ناچار ئەکات بۆ ئەوەی کە جوابی خشونەتەکەی بەعزەن بە خشونەت بدەینەوە. دەنا خۆمان داوطەڵەبینی. زۆر سپاس بۆ پەیامی بەڕێزت. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی سەلام وەخت بخێر کاک فەرهاد. من میتوانم راجع به جواب کاک سلاح مازوجی کمی حرف بزنم؟ جواب آره یا نه منتظر هستم. فعلا بمێننەوە تا ئەم باسە قسەی لێ بکەین. ئەگەر کات ماوە لەسەرەوە مۆزوعە قسە بکەین بەسەر چاو، بەڵام شاید فرسەتێک تر دابنین. من پێم وایە شاید ضرور بێ فرسەتێک دابنین بۆ ئەوەی کە بتوانین لەسەرەوە مۆزوعە قسە بکەین. بینەرێکی خۆشەویست پەیامێکی نارد. ئەوە پەلە مەکەن، گشت پەیامەکان لە بەردەستمە دانە دانێ ئەخوێنمەوە. وا بزانم
یادداشتێکی هاوڕێ ئەیوبی دەباغیان بێت ئەگەر هەڵام نەکردێت. با درود رفیق فرهاد عزیز و رفقای تلویزیون کۆمەڵێ، به نظر من جواب روشن است و باید انقلاب کرد، زیرا در کشوری که توسط نظامی دیکتاتور و ارتجاعی با ارگانهای سرکوب و کشتارش کنترل و اداره می شود، حاکمیتی مذهبی ضد مردمی و ضد دموکراتیک که تا سر استخوان ضد آزادی های فردی و عمومی مردم است و هر صدای ناراضی و مخالف خود را در نطفه خفه می کند و بر هیچ گونه اصول حقوقی و بین المللی و انسانی پایبند نیست، چطور می توان رفراندوم را راهکار دانست؟ کاک فرهاد عزیز، همانطوری که می دانید همه پرسی یا رفراندوم که همان رایگیری مستقیم آحاد مردم جامعه یا کشوری است برای رد یا تصویب سیاستی که رهبران یا نمایندگان پیشنهاد کرده اند است و این مکانیزم به نظر من در کشورهای پیشرفته با حکومت‌های سکولار که در آنها دموکراسی و آزادی‌های فردی، عمومی و قومی عملاً وجود داشته باشد و مردم بدون ترس از فضای رعب و اجازه فرمون از رعب و وحشت، شکنجه و اعدام بتوانند در مخالفت یا موافقت نقش داشته باشند، میتواند مثمر و ثمر واقع شود و آنجاست که مردم آزادانه میتوانند مهر خود را بر دولتی که تأسیس کردند و قانون و تصمیم گذاری هایش بکوبند. اما در کشور من ایران که حاکمیت دیکتاتوری و ضد مردمی موجود 42 سال است به دلخواه خودش بریده و دوخته است و برای بقای عمر ننگینش از هیچ حرکتی فروگذار نیست و از خون مردمش تغذیه می کند و به نظر من رفراندوم مفهومی ندارد و نمیتواند هیچ چیزی را به نفع مردم تحت استم و طبقه کارگر و زحمتکش جامعه تغییر دهد و آن سنمایش مسحکه‌ای که به نام همه‌پرسی و رفراندوم در سالهای 58 و 2 مورد 68 بعد از مرگ خمینی یک صورت دادن، تنها نمایشی مسخره از جانب خودشان و بیشتر برای حل و فصل مشکلات درونی و دستبندی خودشان بعد از مرگ خمینی بوده و ربطی به نقش مردم و رأی اکثریت مردم ناراضی ایران و خصوصا کردستان نداشته و ندارد. پس راهکار همان است که خدمتتون عرض کردم. با اتحاد و همبستگی کامل دست در دست همدیگر باید انقلاب کرد و حکومتی سکولار و مردم سالار تشکیل داد. پاینده و پیروز باد اتحاد و همبستگی مردم و طبقه کارگر برای مبارزه و آزادی. سرنگون باد نظام ارتجاعی جمهوری اسلامی. نازانم ئایا ئەوە هاوڕێ ئەیوبی دەباغیان نردویەتی یا نه، تکایە خۆی پێم بڵێت. بە هەر حاڵ زۆر سپاس. تەبیعەتەن تاوجگەی کە بە بۆچوونی منیش هەڵەگەڕێتەوە، من پێم وایە شۆڕشێکی جەماوەری لە ئێران تەنیا ڕێگەیەکە کە ئیتر ساهەمخوازی نابێت لە دەرەوە. بەڵام ئەگەر لەسەرەوە بۆمان بگۆڕن لە ڕێگای ئەو نەوعە ڕەوشکەلەوە کە ئێستا زیاتر باسی لەسەرەکەین، ئێمە ئەبێ سەهمی دیگەران بەر لە خۆمان بدەین. پەیامێکی تر. سلام رفیق فرهاد گرامی و عزیز، مدتی میشه که پیام میفرستم ولی جواب داده نمیشود. البته مدتی گوشی نداشتم، ارتباطم قطع شد. حالا منتظر نشریه جهان امروز هستم، برایم ارسال کنید. زور سپاس. زور سپاس. بسر چاو. حتما بسر چاو. چشم حتما. پیامەکان هیوادارم هیچ زۆر چاکە
زۆر سپاس بۆ ژمارەیەک لە دۆستان و خۆشەویستان لە شاری سنە، هەر بمێنن، هەر سڵامەت بن، هەر سەربەرز بن، هەر بژین. پەیامێکتر لە ناوەوە هاتووە دەڵێ کەمپینە ناب جمهوری اسلامی کەمپینیست برای برسرکار ماندن جمهوری اسلامی. گردانندگان کمپین خود مؤسسان جمهوری اسلامی بودند، کسانی بودند که در جنایات رژیم مشارکت داشتند. نووسیە گردانندگان نەینووسی و هەموو کەسانەی کە لەو کەمپینە بەشدار بوون یا پێ ملحق بوون. دەڵێ گردانندگان حال همین افراد برای زدودن چهره کریه جمهوری اسلامی دست به کار شدند تا در به قول معروف گام دوم انقلاب که همانا اسم رمز تغییر چهره سیاسی رژیم می باشد تبلیغ و ترویج کنند. طبقه کارگر بایستی در این برهه زمانی حساس نگذاریم رژیم به سلامت از این راه عبور کند و ساختار جمهوری اسلامی را با عنوان دیگری بر سرمان حاکم کند. کمپین ناب جمهوری اسلامی در راستای گام دوم انقلاب حرکت می کند که پروژه‌ای است به رهبری آمریکا که با همکاری بیت رهبری جابجا می شود. کومالا به عنوان جریانی چپ و کمونیست که باورمند به حاکمیت شورایی است بایستی به دور از توهماتی که احزاب چپ ضد کارگری و راست بورژوایی در جامعه اشاعه میدهند موظف است رهبری مردم را در سراسر ایران به عهده بگیرد. ئێمە هەر وەکو لە سەرەتای بەرنامەکەیشا ڕامگەیاند طبیعەتەن طرفداری شۆڕشی جەماوەرین، بەڵام بۆ ئەوەی کە ئەو کەمپینە هەر ئەو بەڵای کە لە قیامی 57 بەسەر خەڵکی ئێران هات و جارێکی تر نێتەوە دەبێت سەبارەت بە ناوەرۆک و ئەهدافی ئەو کەمپینە ڕوو بە جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش هەر لەیسە و ڕۆشنگەری بکەین. وەختێک ئەوان ئەڵێن یەکێ لە ئەهدافی ئێمە پەیوەستن بە جامعەیە جەهانیست، یانێ وەسڵکردنی ئابووری ئێران بە ئابووری وڵاتانی دنیاوە، ئێمە دەبێ بزانین ئەوە بۆ کرێکار و زەحمەتکێش چیتیایە، چه ئاڵ و گۆڕێک لە ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە پێک دێنێت. ئەوە زۆر مهمە، دەبێ بیزانین، چون تا ئەو جێگەی کە بە بۆچوونی ئێمە هەڵەگەڕێتەوە لایەنەکانی لیبرال و سەڵتەنەت تەڵەب لە باری ئابووریەوە هیچ قسەیەکی تازەتریان لە کۆماری ئیسلامی بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش نییە. ئەوە هاوڕێ ئەیوبی دەباغیان نووسیویەتی بۆم، بەڵێ ئەوە من نردومە. جارێکی تر سپاس، ڕێز و سپاس بۆ بەشداری گەرم و گوڕت لە بەرنامەی ڕاستەوخۆ هاوڕێ ئەیوبی دەباغیان. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی سڵاو کاک فەرهاد لەناوەوە هەست. ساڵ 58 کە تەمامە ئەحزابە کوردستانی به رفراندوم جمهوری اسلامی نگفتیم، امسال هم انتخابات جوان رو بایکوت خواهیم کرد. ئاگرین لە ئاوایی باینچۆ. زۆر سپاس بۆ ئاگرین لە ئاوایی باینچۆ. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی سڵاوت لێ بێ کاک فەرهاد، تۆ جوانتر خۆت بناسێنە بە خەڵکی کوردستان لە سنەوە مزاحمت ئەبم بژی حزبی کۆمونیست ئەگەر درستم خوێن بێتەوە. زۆر زۆر سپاس بینەری عزیز و خۆشەویست. ساڵهای ساڵە لە ڕێگای ئەم تەلەڤیزیۆنەوە، ساڵهای ساڵە ڕێگای بەرنامەی زیندوو ڕاستەوخۆ لەگەڵ جەماوەری خەڵکی کوردستان هەر لە ئیلامەوە بگرە هەرتاکو وەڕێتەوە ماکۆ و بازرگان من ئاوا قسە دەکەم. خۆم ناساندووە و
پێم وانە ئێستا کەس ماوێت و بینەری ئەم بەرنامانە بووێت من نەناسێت، نازانم مەبەست چییە، بەڵام هەر شتێکە بێت ڕێز و حرمەت بۆ پێشنهاد دەکەن. من ئەمەوێت بەڕاستی لەسەر ئەم قەزیە جددی بین تا جێگەی کە بە باسی ڕفراندومی حەسەنی ڕۆحانی هەڵەگەڕێتەوە جێگای قسەکردن نییە، بۆش نابێت کە قسەی لەسەر بکەین. بەڕاستی ئەسەن ئەرزشی قسەکردنی لێ نییە بۆ ئەوەی کە ئێمە بمانەوێت کاتی خۆمان بگرین بۆ ئەوەی کە لەسەر باسی ڕفراندوم لەلایەن حەسەنی ڕۆحانیەوە قسە بکەین. ساڵی 1358 لە 12 فەروەردینە خومینی ڕفراندۆمێکی ڕاگەیان، ڕفراندۆمێک بۆ داسەپاندنی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە. جەماوەری خەڵکی کوردستان کە ئەو کات چەندین ملیۆن نەفەر بوون، هەل لە ڕێگای ئەو ڕفراندۆمەوە نەیەکی گەورەیان بە کۆماری ئیسلامی وت و لە پای ئەو ناکە وتیان 42 ساڵیش مقاومەت و مبارزەیان بە ئیسلامی کرد. بنابەرین ئێستا ڕفراندۆم لە کۆماری ئیسلامی بێماناترین وشەیە کە لەلایەن دەسەڵاتدارانی ئەو ڕژیمەوە بەکارە برێت و ئێستا لەو بەرنامە ئەوە مەبەستی ئێمە نییە کە لەسەر پێشنهادەکەی حەسەنی ڕۆحانی خەتا بەلایەنی بەرامبەری خۆی قسە بکەین. ئەوەی کە مەبەستی ئێمەیە ئەمڕۆ قسەی لەسەر بکەین ڕوونکردنەوەی ناوەرۆکە، ناوەرۆکی کەمپەینی نابە کۆماری ئیسلامیە. ڕاستە وێژراوە ئەو کەمپەینە لە بەیانیەی 14 نەفەرەکەوە خەتا بە عەلی خامنەیی دەستی پێکردووە و دوایی ژمارەیەکی زۆرتر لە ناوە پێم ملحەق بوون و دوایش لە دەرەوەی وڵات لە ناو لیبراڵەکان و سەڵتەنەت تەڵەبەکانە ژمارەیەک هونەرمەند، ڕەوشن فکر، سێکولار و وەرزشوان هەموو ئەوانەی پێم ملحەق بوون. بەڵام گرنگ ئەوە نییە کە کێ پێم ملحەق بووە، گرنگ ئەوەیە ناوەرۆکی ئەو کەمپەینە چییە، ناوەرۆکی ئەو کەمپەینە و ئەهداف و ئامانجەکانی بۆ منێ کرێکار، بۆ منی ژنی ستەم لێکراو، بۆ منی لاوی مەحروم لە کوردستان و لێ ئێران چ وەڵامێکی هەیە. ئەوەیە مەسەلەکە. ملحەقبوونی ملحەقکردنی اقتصادی کۆماری ئیسلامی یا اقتصادی ئێران بە اقتصادی جەهانی جواب نییە بۆ من. ڕووی ئەو کەمپەینە کە هەواڵنێرێک لە یەکێ لە دەسەڵاتدارانی لە کارشناسانی کەمپەینەکەیە پرسی دەی ئەگەر کەمپەینەکەی ئێوە ڕووی لە وڵاتانی غەربی و ئامریکاییە و ئەو وڵاتانەیە کە خەریکی تەعامڵکردن لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ بە زمانی ئینگلیسی نییە، خۆی لە خۆیان مابووەوە. کەمپەینێکە ڕووی لەوان بێت ئەو کەمپەینە کەمپەینی منی کرێکار نییە، کەمپەینی منی زەحمەتکێش نییە لە ئێرانە، کەمپەینێکە ئیدەیەک لیبراڵ و سەڵتەنەت تەڵەب ئەز جوملە کوڕی شا لە ڕاسیا دانیشتوون یا پشتیوانی گەرمگوڕی لێ ئەکەن. ئەهدافی ئەو کەمپەینە لەگەڵ ئەهدافی منی کرێکارێکە 42 ساڵی تواوە بە دەستی کۆماری ئیسلامی ئەچەوسمەوە، ماف مەخورێت. حەقدەستەکانم ساڵانە 4 مەرتەبە ژێر خەتی فەقر دیاریەکرێت، یەک ناگرێتەوە. ئەخر بۆ دەبێ من و کوڕیشا لە کەمپەینێکا لە ژێرناوی کەمپەینی نابە کۆماری ئیسلامی یەک بگرینەوە؟ چ شتێک ئێمە ئاباتە شوێنێک و بان پلاتفۆرمێک کە ئێمە یەک بگرینەوە؟ لێمان ڕۆشن بکەنەوە. ئەو کەسانگەلەی کە بەتایبەت هاوڕێبێروزی ناسی کە پێ وایە ئێمە دەتوانین لە جێگەهایەکە لەگەڵ بورژوازی لیبراڵی سەڵتەنەت تەڵەبی هاوکاری بکەین، هەموو شتێک ڕەش و سپێ نەکەین، دەبێت لێمان ڕۆشن بکەنەوە خواست و متاڵباتی ئێمە لەو کەمپەینە لەکوێ جێگەیە بێتەوە. دوایش مەسەلەکە تەنیا ئەوە نییە کە خواست و متاڵباتەکانی ئێمە لەکوێ جێگەیە بێتەوە، مەسەلەکە ئەوەیە کە سەتحی مبارزەی تەبەقەی کاریگەر
ها لە جێگایەکە کە خەریکە هەنگاوەکانی بەرەو مەرحەلەی انقلابی هەڵەگرێت. ئایا لەو شەرایەتە هاتن و ستارت لێدانی کەمپەینێکی ئاوا پێشکردن بە پێشڕەوی مبارزەی چینی کرێکار و بە انحرافا بردنیان نییە؟ ئێمە دەیمانمان نیاسەسە پرسەر دەیمان وەختێک ناوەرۆک و ماهیەتی خودی داخوازیەکانی و هەروەها تەرکیبی تەبەقاتیەکەی چاولێەکەیت کرێکار و زەحمەتکێش بوون. تەفاوەتی ئەساسی دەیمان و ئابان دەی 96 و ئابانی 98 لەگەڵ ساڵی 1970 ئەوە بوو کە ئەو بەشون ڕێیەکەیە ئەگەڕیا لە ساڵی 1970 بەڵام لە دەیمانی 96 بەشون نانەکەیە ئەگەڕیا، بەشون کارەکەیە ئەگەڕیا، بەشون سەرپەناهەکەیە ئەگەڕیا. نان مەسکە نازادی گەرەک بوو، ئەو شعارگەلە شعاری بوو. لە ئابانیشە هەروە، لە ئابانیشە یەکسەر هەم حکوومەت هەم خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە یەکترینە تعیین تەکلیفیان کرد. دەی لە شەرایەتێکی ئاوا کە ئێمە ئەو دەرەجە لە پێشڕەوی مبارزاتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشمانەست دەبێت بگەڕینەوە بۆ دواوە و لە جوات بە کەمپەینی ڕەفراندۆم و ئەو نەوەقسانە محسنی ڕزایی هەڵگەڕێتەوە پێ بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بڵێ ئێمە هەموو ساڵێک ڕەفراندۆم بەرگوزارەکەین، دەوەرن لە انتخاباتی خۆرداد مانگا بەشداری بکەن و بەو جۆرە ڕەفراندۆمیکی تر بەرگوزارکەن. هەر بەو دەلیلە من پێم وایە ئەو حرەکەتە ناوەرۆکەکەی هەرچێک بێت حرەکەتێکی انحرافی بە نسبەتی مبارزاتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشەوە ئەبێت. بابزانین بینەرێکی خۆشەویست چی نووسیوە. سڵاو هاوڕێ فەرهاد، سەبارەت بە پرسیارەکەت بە دڵنیاییەوە بینەرێک لە ڕوانسەرەوە نووسیبێتی، بە دڵنیاییەوە خەباتی جەماوەری تەنیا ڕێگای ڕزگاری چینی کرێکارە، چۆن جەماوەری خەباتکار دەزانن چیان دەوێت و چی بکەن بۆ گەیشتن بە دەسەڵات. خەباتی جەماوەری دژ بە دەسەڵاتی سەرمایەداری کۆماری ئیسلامیە و دەیەوێت دەسەڵاتی جەماوەری جێگیر بکات و سەبارەت بە دۆخی ئابووری خۆی بڕیار بدات. بە بڕوای من ئەگەر ڕەفراندۆم لە ئێران لە چوارچێوەی کۆماری ئیسلامی بێت جێبەجێ نابێت کۆماری ئیسلامی بەهۆی دەسەڵاتی سەرکوتیەوە یان بە هاوردنی ئەحزابی فاشستی یان ئاریستۆکراسی کاریگەری بە تەمەنی خۆی درێژە دەدات. بەڵام ئەگەر ڕەفراندۆم لە چوارچێوەی دەموکراسیدا بێت وەکو کۆماری ئیسلامی بیدۆڕێنێت دانی پێدادەنێت، دەبێت پاڵپشتی ڕەفراندۆمیش بکەین کە لە ئێرانی ئێستا مەحاڵە تەنیا خەباتی جەماوەریە بۆ بەسەرکەوتن. و نوکتەیەکی دیکە وڵاتانی زلهێزیش وەکو ئەمریکا و هاوپەیمانانیشی و دەیانەوێت کۆماری ئیسلامی بمێنێت چون لە کۆماری ئیسلامی پارە دەردێنن. دیسان دەڵێم خەباتی جەماوەری. زۆر سپاس بۆ بینەری خۆشەویست لە شاری ڕوانسەر لە پارێزگای کرماشان. هەر بژیت بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەو باسە باسیکی زۆر گرینگە بەڕاستی. ئێستا چاوی لێ بکەن یەکێک لە ئەهدافەکانی هەروەکو لە سەرەتای قسەکانما باسم کرد کەمپەینی نابۆ کۆماری ئیسلامی ئەوەیە کە ڕووی لە وڵاتانی ئامریکا و وڵاتانی غەربی بووەوە، وڵاتانەی کە خەریکی تەعامڵکردن لەگەڵ کۆماری ئیسلامی و پیان بڵێ لەگەڵ کۆماری ئیسلامی تەعامڵ مەکەن، دێخۆیان خەریکن ئێستا تەعامڵکەن. هەروەکو عەرزم کرد ئەمڕۆ بە شێوازی ئانلاین کۆبوونەوەیەک چوار بە عەلاوە یەک و کۆماری ئیسلامی، رووسیا و چین و فەڕەنسا و ئاڵمان و ئینگلیستان لەگەڵ کۆماری ئیسلامی کۆبوونەوەیان بووە
ڕۆژی سێشەممەش لە ویەن حزوری کۆبوونەوەیانە بێت عێراقچی سەرپەرستی هەیەتەکەی ئێرانەکات ئەمریکایەکانیشی تیا بەشدارن کۆماری ئیسلامی خەریکە ژستی ئەوە دەگرێت کە ئێمە هیچ چەشنە مۆزاکرەیەکمان لەگەڵ ئەمریکایەکان نابێت ڕاستەوخۆ بەڵام ئەمریکایەکانیش وەزارەتی خارجەکەیان نەتڕایەیەکی سادر کردووە دەڵێ ئێمە لەو کۆبوونەوە بەشدارین و حتمما مۆزاکراتی غێرە مستەقیمیش لەگەڵ کۆماری ئیسلامیاکەین هەروەکو پێشبینیمان کردبوو کۆماری ئیسلامی ئەو زەرفیەتەی هەیە کە لەسەر مانەوەی خۆی لەگەڵ ئەمریکا و غەربیەکان دابنیشێ سازش و معاملە بکات بۆ خەریکی ئەو معاملەکردنەسە بەڵام بە هەر هەنگاوێک کە هەڵی بگرن هەر گۆشەیەک لە تەحریمەکان هەڵبگیرێت دەبێت سەدحی تەوەقعی خەڵکی ئێران بڕواتە سەرەوە کۆماری ئیسلامی نەتوانێت بە بەهانەی ئەوە کە تەحریم درێژەی هەیە جارێکی تر نان لە سفرەی خەڵکی کرێکار و زەحمەت پێشێتە دەرەوە هەروەکو ئێستا بۆ خۆتان ئەیبینن لە شارەکانی ئێران و کوردستان مریشک دەست ناکەوێت ئەخە دەوڵەتێک ئەگەر نەتوانێت گەیاندنی مریشک بە سفرەی خەڵکی کرێکار و زەحمەت کێش ساماندەهی بکات ئەو دەوڵەتە بوونی چ خەسیەتی هەیە جگە لە لابردنی چێ ئەبێ بۆ بکەیت هەر بۆیە هەموو هەوڵ و تەقالاکان بۆ ئەوەیە کە ئەم ڕژیمە لە دەسەڵات بمێنێتەوە بینەرێکی خۆشەویست پەیامێکی یادداشتێکی نادووە شاید باشترەوەیە کە بڵێم یادداشت بە جێگەی پەیام نادن دەڵێ متەئەسفانە تاکنون طبقه کارگر و مردم هیچ درک و دریافتی از گام دوم انقلاب ندارند بورژوازی برنامه خود را سالهاست طرحریزی کرده است و دارد به سوی آن حرکت می کند اما متاسفانه عده‌ای به نام رادیکال و کمونیست درون تشکیلات با ایجاد توهم اختلاف سیاسی مردم کردستان را درگیر این توهمات کرده و وظیفه اصلی فعالین را تحت شعاع قرار داده و این جای تأسف است کومله باید تحلیل گام دوم انقلاب را به روشنی رو به مردم اعلام کند تا طبقه کارگر سردرگم نباشد کومله هر کاری بکات یا جریانی ئێمە کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران هەر کارێک بکەن ئەوە دڵنیاتان نەکەم لەلایەن ئێمەوە هیچ چەشنە تەوەهمێک نسبەت بە جەرەیاناتی لیبرال و سەڵتەنەت تەڵەب و بورژوازی لە ئۆپۆزیسیۆنە وجودی نییە سەفی مستەقلی طبقەی کارگەر دەبێت ڕابردین طبقەی کارگەر لە مەتنی مبارزاتێکا کە مەرکەزی سقلیەتی چاوی لێ بکەن لە ساڵی ڕابردووە کام چین و توێژ بوو لە کۆمەلگای ئێرانە لە مەرکەزی مبارزها بوو کرێکاران بازنشەستەکان پەرستاران معەللمان ماڵباختەکان ئەمانە لە ئەقشاری خوارەوەی جامع بوون ئەو کەسانەی گەلێ کە قوربانی سیاسەتەکانی سەرمایەدارین لە ئێرانە بنابەرین ئێمە تەواوی هەوڵ و تەقالامان ئەوەیە کە ئەم تەبەقە کرێکاران مەبەستمە خەڵکی تۆهی دەستی حاشیەی شارەکان لە جەرەیانی مبارزەی خۆیانە هەوڵ بدەن بۆ ئەوەی کە ڕێکخراو بن ڕێکخراوی خۆیان پێک بێنن کاتێک کە ڕێکخراوی خۆیانیان پێکاورد ڕەهبەرانی خۆیان دیاریکەن ڕەهبەرانی خۆیانیان دیاری کرد پۆشش بۆ حفزی ڕەهبەرانی خۆیان دیاری بکەن و ڕەهبەرانی چینی کرێکار ئوفوق دیاری بکەن ئوفوقیش بەرنامەست بنابەرین ئێمە نەتەنیا تەوەهممان بەم نەوعە کەمپەینانە نابێ ببێت بە هیچ عنوانێک بەڵکو دەبێ لەم ڕێگایە و بەم شێوەی کە ئێستا من لە خزمەت ئێوە بینەرانی عزیز و خۆشەویستە کارێک بکەین کە ناوەرۆکی ئەم نەوعە کەمپەینانە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕۆشن بێتەوە ئەوەی کە
دەڵێن کەس مالکی ئەم کەمپەینە نییە، هیچ کەسێک خاوەنی نییە، بنابەرین هەوڵەدات هەموو کەسێک متحد بکات لە دەوری خۆی کۆ بکاتەوە. ئەمانە قسەی جوانە، بەڵام کاتێکە ناوەرۆکەکەی ئەەکەیتەوە دەبێت ڕۆشن بێتەوە. ئەو کەمپەینانە حەقی تەشەکل بۆ چینی کرێکار، پێکێنانی شۆراهای کرێکاری لە محیتی کار و ژیانی تەبەقەی کرێکارە، بە ڕەسمیەت ناسینی دەسەڵاتی شۆرایی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و لە کوردستانە، بەرابەری حقوقی ژن و پیاو لە هەموو بوارەکانی ژیانە، بەتایبەت بەرابەری ئابووری ژن و پیاو، ڕەهایی ئابووری ژن کە هەنگاوی ئەوڵە، استقلالی اقتصادی ژن کە هەنگاوی ئەوڵە. تا زەمانێک واردی ئەوانە نەبن، دانەدانە ئەوانەمان لێ ڕۆشن نەبێتەوە، ئێمە هێشتا نسبەت بە ئەم نەوع کەمپەینانە دەبێ یەکسەر بێعتماد بین. مهم نییە وەرزشکاری تایە، هونەرمەندی تایە، تەبعیدی 40 ساڵە و 42 ساڵەی تایە، موسیقیدانی تایە، سیماگەری تایە، دارویشی ئێقباڵی تایە، فڵان و فیساری تایە. ئەسڵەن ئەوانە نابێ ئێمە تووشی تەوەهم بکات. 42 ساڵی ئازگارە کرێکار و زەحمەتکێش لە کۆمەلگای ئێرانە ئەچەوسێنرەوە و هەروەها زیندانەکردن، سەرکوت ئەکردن، ئیعدامەکردن، ژیانیان موسیبەت بار کراوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. ئێمە نامانەوێت جارێکی تر فریوی ئەو نەوع قسانە بکەین بە هیچ عنوانێک، بەتایبەت جەماوەری خەڵکی کوردستان کە ساڵی 58 لە 12 فەروەردینە نایەکی گەورەیان بە کۆماری ئیسلامی وت، جارێکی تر نایانەوێت بە هیچ عنوانێک نسبەت بە هیچ لایەنێک کە لەو نەوع قسە جوانانە تێن ئەکەن بەبێ ئەوەی کە ناوەرەوەکەکەمان لێ ڕۆشن بێت و زەمانەتەکەی کە ئێرادە و هێزی خۆمانە وجودی بێت و ئەوانە نابین. ئێمە فری و ناخۆین جارێکی تر. بنابەرین ئێستا ئەچمۆ سەر ئەو قسە. تا ئێستا لە بەرنامەکەی ئەمڕۆمانە ئەکسەریەتمان کە قسەمان کردووە سەبارەت بە کەمپەینی نابۆ کۆماری ئیسلامی، ئێمە بە جێگەی کەمپەینی نابۆ کۆماری ئیسلامی کە ئەویش لە ڕۆژی هەڵبژاردننی ڕیاسە جمهوری و شۆراکانایە، ئێمە پێشنەهادی نەپێشنەهادی ڕاهکاری شۆڕشی جەماوەریمان پێشنەهاد کردووە. لەسەر ئەواچین و کار بۆ ئەواکەین بۆ ئەوەی کە شۆڕشی جەماوەری لە ئێرانە سەر بگرێ. شەرتی ئەوەڵیەوەسەکە چینی کرێکاران متشەکل بن، مبارزاتیان هەماهەنگ و سەراسەری بکەنەوە و تەبیعەتەن نەتەنیا بە خاستەکانی خۆیان ئەمجار لەم سەرەوە نە لەو سەرەوە. تەبەقەی کارگەر نەتەنیا بە خاست و متاڵباتەکانی خۆی دەبێت جواب بداتەوە، بەڵکو ئەقشاری زەحمەتکێشیش لە ناو کۆمەلگای ئێرانە خواست و متاڵباتەکانیان جواب بداتەوە و بەو جۆرە متحدی خۆیان ڕای بگرێت. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی درود بر شما رفیق فرهاد. جمهوری اسلامی در صدد این است که با برگزاری رفراندوم جنایت‌های چندین ساله خود را سرپوش بگذارند و در برگزاری این سیاست نیاز به پشتیبانی حکومت‌های امپریالیستی از جمله آمریکا و اتحادیه اروپا را دارد. تنها سرنگونی انقلابی است که می‌تواند مردم را در سطح حاکمیت قرار دهد. هر گونه رفراندوم یا چیز دیگری که جنایت‌های چندین ساله جمهوری اسلامی را سرپوش بگذارد رد می‌کنیم و به سرنگونی آن اکتفا می‌کنیم. زنده باد آزادی، برابری، حکومت کارگری، زنده باد کۆمەڵە سازمان کوردستان حزب کمونیست ایران، ژاوەرۆ. زنده باد ژاوەرۆی عزیز و خۆشەویست. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی بەڵێ بۆ حاکمیەتی شۆرایی. حاکمیەتە شۆرایی
100 بەڵێ بۆ حاکمیەتی شۆرایی. حاکمیەتی شۆرایی یەکێک لە مەطلوبترین حاکمیەتەکانە کە تا ئێستا خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە دنیا تەجروبەیان کردووە و بەخۆشیەوە ئێمە بۆ خۆمان لە کوردستانە نە دەسەڵاتدارەتیەکی بڵێم پایدار، بەڵام دەسەڵاتی شۆراییمان لە کوردستانە تەجروبە کردووە بەشداری وەسیعترین ئەخشاری کۆمەڵگا لە دەسەڵاتە. بۆیە بە بڕوای من ئەبێ هەوڵ بدەین بۆ ئەوەی کە لە مقابڵ سیستەمەکانی ترە وەکو پارلەمانتاریزم و ئەشکاڵی تری حاکمیەتی ئەحزابی سیاسیەوانە ئێمە حاکمیەتی شۆرایی پێشنەهات بکەین. فقط لە حاکمیەتی شۆرایی هەست خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕێگای خۆیانەوە دەتوانن ئیدارەی ئوموری کۆمەڵگاکە بکەن، هەم قانونگوزار بن هەم مجری قانون بن. هیچێک لەوە خۆشتر نییە. بنابەرین دەبێ هەوڵ تەقالا بدەین بۆ ئەوەی کە دەسەڵاتی جەماوەری لە کوردستان بچەسبێت و هەوڵ بدەین بۆ ئەوەی کە سیستمی شۆرایی لە ئێرانەدا بمەرزێت، لەبەر خاترەوەی کە زۆرترین مەنافعی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە ڕێگەی حاکمیەتێکی ئاواوە تامینە بێت. حاکمیەتێک کە ئەو کەسانگەلەی کە بە عنوانی نوێنەر هەڵبژێردراون ئەوەڵەن حەق دەستەکانیان حقوقەکانیان زیاتر لە حقوقی کرێکارێکی ماهر نییە. دوومەن هەر کاتێک کە ڕێی دەهەندەگان ئێرادە بکەن دەتوانن لایان بن و بیان گۆڕن، وەکو پارلەمانەکان نییە کە ئەڕۆنە پارلەمانەکان و 4 ساڵ و خۆیان لەوێ دانیشن و لەو 4 ساڵدا هیچ کام لە ڕێی دەهەندەگان توانایی ئەوەیان نییە کە بتوانن بانگیان کەن و بیان هێننە خوارەوە. چاوتان لێەوە کەسانگەلێکە بە ئیسلاح عنوانی نوێنەری خەڵکی کوردستان ڕۆیشتون لەو مەجلسی بەهارستانە بۆ خۆیان دانیشتوون. شغڵی ئەساسی ئەوانە پارەکۆکردنەوەیە. ئەو دواتر لە فرسەتێکی ترا حتما قسەی لەسەرەکەین لە جواب بەو بینەرازیز و خۆشەویستا دەبێ بڵێم کە نە یەکجار بەڵکو 100 جار بەڵێ بۆ دەسەڵاتی شۆرایی. خەریک بوو ئەوەم ئەوت کاک فرادەس همین امروز تبلیغات خودتان را برای برگزاری باشکوه مراسمات روز جهانی کارگر شروع کنید. هەفتەی داهاتوو لە هەفتەی داهاتووەوە نەتەنیا لە بەرنامەی ڕاستەوخوا بەڵکو لە باقی بەرنامەکانی تری تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە تەبلیغات بۆ بەڕێوەبردنی مەراسمەکانی ڕۆژی جەهانی ژن ڕۆژی جەهانی کرێکار ئەوەڵی بێ حتمما دەست پێەکەین و لەوێ تەنیا ئەوە نییە کە لە مەراسمەکان استیقبالکەین بەڵکو بۆ استیقبال لە ڕۆژی جەهانی کرێکار داخوازی و متاڵباتی ئەمڕۆی کرێکاران کە یەکێک لەوانە بردنە سەری حەقدەستی کرێکارانە لە ساڵی 1400 دەست پێکەین و قسەی لەسەرەکەین. جا هەر لە ئێستاوە من بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەڵێم حەقدەستێک کە بۆ کرێکاران لە ئێرانە بۆ ئیمساڵ دیاری کراوە 2,655,000 تمەنە قۆقی پایەکەیە. دەڵێن بە باقی سەنەوات بە باقی متاڵباتەکەی تریەوە ئەبێ بە نزیک بە 4 ملیۆن تمەن. من دەڵێم حەقی مەسکەن و حەقی ئەوڵاد و هەموو ئەوانەیە کە باسیەکەن ئەوانە مەعموڵەن قەرزن. ئەوەی وان نەختە بۆ ساڵی 1400 لە 1,835,000 تمەنی ساڵی ڕابردووەوە گەیشتووە بە 2,655,000 تمەن تازە. ئەویش فقط کرێکارانێک لە بەرئەگرێت کە مەشمولی قانونی کارە. بڕوانە ئەڵێن لە ئێرانە 6 ملیۆن کرێکاری ژێرزەمینیەیە کە ئەم 6 ملیۆن کرێکارە ژێرزەمینیە حەقدەستەکانیان ماهانە 900,000 تمەنە. جگە لەوانە ملیۆنها کرێکاری کارگاهای چکۆلا لە ئێرانە مەشمولی قانونی کاری کۆماری ئیسلامی نابنەوەوانە دەستمزدەکانیان تازە ژێر ئەوەیە. ئەگەر تازە فەرزکەین لە بهترین حاڵەتە
4 ملیۆن تمەنەکە بە حەقی مەسکەن و حەقی ئەولاد و سەنەوات و باقیەوە ببێ بە 4 ملیۆن تمەنەکە ئەیژن و ئەڵێن لە شارستانەکانە 10 ملیۆن تمەن پارە لازمە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت لە خەتی فەقر بیتە دەرەوە و لە تاران 12 ملیۆن تمەن. معناکەی ئەوەیەکە کرێکە لە شارەکانی تری ئێرانە 6 ملیۆن تمەنی کەمە و لە تارانە 8 ملیۆن تمەنی کەمە بۆ ئەوەی کە لە خەتی فەقرا زندگی نەکات. جا ئەو بینەرە خۆشەویستەی کە باسی بەڕێوەبردننی مەراسمەکانی یەکی مەیەکات کە دەبێت بڕوین بە ئستیقباڵیەوە دەبێت باسی ئەوە بکەین خەبات بکەین بۆ ئەوەی کە کرێکار هەروەکو هاوڕێ بێروزی ناسریش لێرە ئیشارەی پێکرد فارغ لەوەی موسڵمانە بێدینە مەسیحیە یەهودیە زەردوشتیە هەر مەرام و مەسڵەکی هەکی هەیە سکولارە هیچ هەرچیکی هەیە لەسەر بردنە سەرەوەی حەق دەستەکەی خۆی دەتوانێت متحید بێت وەکو تەبەقەی کرێکار بەرامبەری کۆماری ئیسلامی وەکو نەمایەندەی ڕژیمێکی سەرمایەداری دانیشتووە شۆرای عالی کارەکەی دەستمزدەکەی بۆ ئەو نەدیاری کردووە و ئەم دەبێت خەبات بکات بۆ ئەوەی کە دەستمزدەکەی واتە سەر. ئەمە تەنیا حوزە و عەرسەیە کە دەتوانێت هەموو کرێکارێک لە دەوری خۆی متحید بێت. بۆیە تێبکۆشین لە جواب بەو بینەرە ئازیز و خۆشەویستە دەبێ بڵێم لە هەفتەی داهاتووەوە حتمەن تەبلیغات بۆ داخوازیەکانی چینی کرێکار و ئستیقبال لە 1 مەی دەست پێکەین. بینەرێکی خۆشەویست لە سەقزەوە نووسیوێتی ڕفراندۆم زمانی میتواند مشروعیت پیدا کند که در دولتی آزاد و برابر باشد. جمهوری اسلامی نمیتواند رفراندوم را به انتخابات ریاست جمهوری و شوراهای اسلامی به کار ببرد. کسانی که توهم دارند به انتخابات ریاست جمهوری سخت در اشتباه هستند. ما به کل مناسبات سرمایه‌داری معترضیم. کارگران و مردم آزادی خواه و برابری طلب کردستان و ایران شرکت نکنید. شرکت کردن یعنی مشروعیت به کل جنایت جمهوری اسلامی. سقز. زۆر سپاس بۆ سەقزی خۆشەویست. وا بزانم هاوڕێ بێروزی ناسری من قەوڵم بە بەڕێزت دابوو کە بۆ جوابدانەوە بەو پرسیارە جارێکی تر تەماست لەگەڵ بگرم. ئەگەر ئامادەی فقط لێرە و ئۆکەیکم پێ بدا چون قەوڵم پێدا بوو چەند دەیقەیەک فرسەتت پێدەم بۆ دفاع لە بەحسەکەت چەند دەیقە قسە بکەی چۆن ئاخر و ئۆخری بەرنامەکەیشمانە. لێرە و هەر لە ڕێگای ئەو واتساپە و واتساپی بەرنامەکە و ئۆکەیکم پێ بدا ئەگەر ئۆکەیکم پێ بدەی من تەماست لەگەڵەگرم بۆ ئەوەی کە چەند دەیقە بتوانیت دفاع بکەی لە بەحسەکەی خۆت. 2 دقیقەمان وەخت ماوە ئای داد و بیداد. هاوڕێ بێروز یەک کار بکەین بۆ ئەوەی کە بەحسەکەی تویش ناقص نەبێت بمبورە هاوڕێیانی هاوکارم پێیان وتم 2 دقیقە وەختی بەرنامەکە ماوە ڕاستەکە دەی زۆر باشە وا دەکەین داینین بۆ هەفتەی داهاتوو کات بێروزی خۆشەویست تویش خۆت ئامادە بکە و منیش هەوڵەدەم بۆ ئەوەی کە پرسیاری تر درست بکەم. زۆر چاکە چاوم لێیە بینەرێکی خۆشەویست خەریکە پەیامێکە نووسێت ئەگەر فریا بکەوی زۆر باشە ئەگەریش فریا نەکەوی چون هاوڕێیانی هاوکاروتیان 2 دقیقە ماوە ئیتر مجبورم کۆتایی بە بەرنامەیەم هەفتە بێرم. زۆر چاکە ئەویش نەینووسی شاید خەریکە هەیە نووسێت. زۆر چاکە بینەرانی خۆشەویست نووسی هاوڕێ بێروز قبوڵی کرد کە بۆ هەفتەی داهاتوو منیش یەک دنیا مەمنونتم. زۆر سپاس بۆ ئەوەی کە تو باقی بینەرانی ئازیز و خۆشەویست لە بەرنامەکە بەشداریتان کرد. بەڕاستی زۆر ئەم بەرنامە بە ئێوە بەرنامەست. سەقز نووسیوێتی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ایران در طول تاریخ در روز جهانی کارگر نقش فراوانی داشتند پیش به سوی اول ماه مه. بینەرێک لە ناوە نووسیوێتی قەرار بوو قسە بکەم قەی ناکات تویش دایەنە بۆ وەختێکی تر
ئەو بینەرە خۆشەویستە کاک نووسی بووی قرار بوو قسە بکەم لەسەر کاک سەلاحی مازوودی تویش دایانە بۆ هەفتەی داهاتوو باشە لێشم دڵگیر مەبە مەمنونم دەوەی کە ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست بە بەشداری گەرم و گوڕمتان لەم بەرنامەکە و باسەکانی دەوڵەمەندەکەنەوە جارێکی تر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارم ژیانتان پڕبێ لە شادی و خۆشەویستی جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕێیانی هاوکاری ئازیز و خۆشەویستم بەو هەموو ماندوویەتیەوە بەرنامەکەتان بەو جۆرەی کە گەرەکمان بوو بەڕێوە برد بژین هاوکارانی ئازیز ئێوە نەبن ئەم بەرنامەیشە بەڕێوە ناچێت هەر بژین جارێکی تر سپاس بۆ هەموو لایەکتان کاک بێروز بۆ تۆی ئازیز و خۆشەویستیش هەفتەی داهاتوو قساکەین هەر بژین ماڵتان ئاوا بێت